وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، شادمان بووین، هەزاران جار سوپاسی پەروەردگار دەکەین کە ئەم ساڵیش گەیشتینەوە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان. وەکو ساڵانی پێشوو بە پشتیوانی ویستی خوای پەروەردگار ئینشاءالله لەگەڵ جەنابتاندا ئەم ساڵیش زنجیرە باسێکمان هەیە بە ناونیشانی یادخستنەوە. مەبەستی یادخستنەوە ئەوەیە ئەم بابەتانەی کە ئێستا من پێشکەش بە جەنابتانی دەکەم بەڕێستان خۆشەویستان دەیبیستن و دەیبینن، بابەتانێک نین بڵێ هەرگیز نەبیستراون، بەڵکو لەوە ئەچێت جەنابەت بیست بێتت. مامۆستایانی خۆشەویست و ئازیز و مێزەر پاکی ئێمە بۆیان باس کردوین، بەڵام پێویستیمان بە ئەوەیە بیری یەکتری بخەینەوە. ئەم سەرقاڵی ژیانە، ئەم چەرخی مادەگەرایەوەمان لێ دەکا شتەکانمان لەبیر دەچنەوە. بەڵام بەویستی خوای پەروەردگار لەم زنجیرەدا هەر ئەڵقەی جەنابەت هەندێشتی بابەت پەیوەست بە دین و بە ژینەوە بەبیر خۆم و بەبیر ئێوەی دەخەمەوە و زنجیرەکەمان ناو دەنێن یادخستنەوە. مرۆڤ چەندە ئازاد و سەربەخۆ بێ، حەزی لەوەیە قسە و بیر و بۆچوونی تایبەتی خۆی هەبێ بۆ ژیان. بەڵام چەندە زانابی، چەندە دانابی، بە ئەزمون بی، بە تەمەن بی، سیاسەتمەدار بی، خواناس و دیندار بی، هێشتا پێویستە گوێ لە کەسانی تر بگری. قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەموو باس و بەسەرهاتەکانی یادخستنەوەن. کاتێ پەروەردگار چیرۆکێکمان بۆ دەژێڕێتەوە لە قورئاندا، ئەمە حیکایەتێک نییە، ئەمە یادت دەخاتەوە بڕۆ خزمەت قورئانەکە. بە تایبەتی ئەم مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانە، شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، گەورەی مانگی ڕەمەزان لەناو هەموو مانگەکاندا کە بە تەنها ناوی هاتووە لە قورئاندا و ئەم ڕۆژوانەی تێدا فەرز کراوە لەبەر گەورەی نازڵبوونی قورئانە. با ئێمە لە خزمەت قورئاندا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار شتی تازە فێربین، دەرسی تازەی لێ وەرگرین. با ئەمڕۆژ لە ئەڵقەی یەکەمی ئەم زنجیرە باسەدا بچینە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەننەمل ئایەتی 18 بۆ 19دا پەروەردگار دەفەرمێ: قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون فتبسم ضاحكا من قولها وقال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين. أم آية قرآنية چیرۆکی سولەیمان پێغەمبەرە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ لەگەڵ کۆمەڵێک مێرولەدا، کاتێک کە لەگەڵ سەربازەکانیدا لەشکرەکەیدا بەلای شیوێکا تێپەڕین، شارە مێرولەیەکی لێبوو. مێرولەی پاسەوان کە کچێک بووە، نەملەتون لە ڕەگەزی مێ بووە، ئاگاداری لەشکرەکەی خۆیانی کردەوە، ئاگاداری مێرولەکانی کردەوە. بە پەلە بڕۆنە ناو کوونەکانتانەوە، هیچتان بە دەرەوە نەمێنن، چونکە سولەیمان و لەشکرەکەی وا بەڕێون بەرەو ئێرە، وا من لە دوورەوە بینی و من ئەگەر بێت و بکەوینە ژێر قاچ و سمی ئەسپەکانیانەوە، وڵاخە بەرزەکانیانەوە، تێک دەشکەین و پان و پڵیش دەبینەوە. بۆ سەلامەتی خۆمان خێرا فریاکەون بچنە کوونەکانتانەوە، چونکە ئەوان هەستان پێ ناکەن، ناتان بینن، مەشغوڵن، شوێنیان بەرزە، ئێوەش بچووکن. سولەیمان کە لە زمانی هەموو باڵندەکان و مێرولەکان حاڵی دەبوو، گوێی لەم قسەیە بوو. فتەبەسەمە ضاحکا من قولها، زەردەخەنەیەکی کرد و قسەکەی زۆر پێجوان و دڵسۆزانە بوو. فەرمووی پەروەردگارە، هاوکارم بە، کۆمەکم بە، شکرانە بژێری ئەو هەموو خەڵات و نیعمەتە بم کەوا بەسە من و باوکم و دایکمدا ڕشتوتە. خوایە کۆمەکم بە کەوا کاری جوان بکەم و تۆ لێ ڕازی بی، بە ڕەحمەت و میهرەبانی خۆت بمخە ڕیزی عەبدە ساڵحەکانتەوە. ئێستا ئەم دوو ئاەتەی کە ئێمە ئێستا خوێنمانەوە ئاوا بە کورتی و بە کوردی مانامان کرد، لەوە ئەچێت جەنابەت چەند جار بەسەریا تێپەڕیبی، قورئانێکی ژێرنووس کوردی تێنابێ و خوێند بێتەوە. ئەڵی باشە ئەمە چ بوو؟
ئەمە باسی مێرولا و باسی پێکەنینی سولەیمان پێغەمبەر بە قسە جوانەکەی و بەڵام ئەمە دەرسی گەورەی ژیانی تێدایە. با ئێمە لەم زنجیرە باسی یادخستنەوەدا چەند خاڵێکی زۆر گەورەی لێوەرگرین بۆ ژیانی ئەم سەردەمەی ئەمڕۆمان، بۆ ئەمڕۆی من و تۆ یادمان دەخاتەوە پێمان دەڵێ ئەی موسڵمان لە قورئانەکەەوە تێبگە ئەم دەرسانە وەرگرە. یەکەم، پەروەردگار وشەیەکی بەکارهێنا بە ناوی وادی نەمل، دۆڵی مێرولەکان. ئەگەر ئەم وشەیە بکەی بە کوردێکی پەتی پێی دەوترێ مێروستان. هەر کوردی خۆشمان باب و باپیرانی خۆمان دەڵێ ئەڵەی مێروستانە، واتە ژمارەیەکی زۆر مێرولە لە شوێنێکا کۆ ببنەوە شارێک دروستکەن پێی دەوترێ مێروستان. قورئان لێرەدا بەم وشەی وادی نەملە پێمان دەڵێ تۆی کوردی موسڵمانیش بۆ دەبێ وڵاتی کوردان ناوی کوردستان نەبێ. تخوا معقولە 40-50 ملیۆن کورد هەبێ، سنووری جوغرافیای خۆی هەبێ، مێژووی دێرینی هەبێ، هەمووی گۆڕستانی باب و باپیرانی خۆمانە، باشە بۆ دەبێ حرام بێ لە ناو وڵاتانی جیهاندا ناوی کوردستان هەبێ؟ ئەم وادی نەملە هەمیشەکە لە قورئانە خوێنتەوە تۆ بیری نەتەوایەتی دەکەوێتەوە، نەتەوە پەرستینە، سۆز و عەتفی نەتەوەی خۆت هەڵهەڵە لە ئیسلامدا. مادام قورئان دانینا بە وادی نەملدا، ئەبێت تۆ موسڵمانی کوردی یەکێک لە هەوڵەکانت ئەوە بێ کە ڕۆژێک دەوڵەتی کوردستانت هەبێ. واللهی گوناحە من عێراقی بم، من ئێرانی بم، من تورکی بم، من سووری بم، من فڵانی بم، باشە بۆ من کورد نەبم و کوردستانی نەبم. ئەوە دەرسی یەکەم ئەم ئاەتە بواری نەتەوایەتی بیرخستینەوە. دەرسی دووەم ئەفەرمێ قالت نەملەتون، مێرولەیەکی مێ وتی، کەواتە مێرولەیە پاسەوان بووە. ئەم پاسەوانە قورئان دەفەرمێ قالت، ئەو تێ دەرسێکی گەورەی ژیانمان دەداتێ. ئەو قورئانە بۆی ئەوەندە گەورەیە، هەموو وشەیەکی هەموو پیتێکی دەرسێکی ژیانە. قالت نەملەتون، مێرولەی پاسەوان مێرولەیەکی مێبوو. ئەمەش دوو دەرسی تێدایە هەل لە قالت نەملەتون. ئەلف، نابێ وڵات و شار بێ پاسەوان و بێ وریابێ، بێ پاسەوانی وریابێ، نابێ وڵات و شار بێ پاسەوانی وریابێ. بەڕێزان ناکرێت کۆمەڵێک خەڵک هەبن لە شوێنێکا بژین پاسەوانیان نەبێ. بەخوا ئەبێ شار پاسەوانی هەبێ، ئەبێ هێزی پۆلیس و ئاسایشێکی ئەمن و ئەمان و دەستپاک و داوێن پاک و دڵسۆز و خەمخۆر و چاوکراوەی هەبێ. نابێ وڵاتێک بێ پاسەوان بێ، ئەبێ سنوورەکانی بەردەوام پارێزراو بن لەوەی کەوام مادە هۆشبەرەکان و پشتە خراپەکانی بێنە ناو، لەوەی کە لە کتوپڕێکە دوژمنی داگیرکەر هێرشت بکاتە سەر. کەواتە دەرسی یەکەم قالت نەملەتون پێی وتین تۆی موسڵمان دەبێ وریابی، نابێ بێ پاسەوان بی، نە شارت نە وڵاتت. بە دەکرێ مێینە لە بواری هەواڵگری و سەربازیدا دەور ببینێ. ئەوە تا قالت نەملەتون، مێرولەی پاسەوان کچێک بووە، بۆ نمونە لە جنسی مێ بووە، لە ڕەگەزی مێ بووە، دەکرێت لە هەندێک بواردا بۆ کاری پێویست و لە شوێنی شیا و دوور لە تێکەڵاوبوونی نامەحرەمانە و حرامانە و سوکایەتیکردن بە ئافرەت لە شوێنی پێویستدا لە بواری سەربازی و هەواڵگریدا ئافرەتان و خانمان و کچانیش دەوری خۆیان ببینن. وانەی سێم، ئودخولوا مەساکینەکم، مێرولەی پاسەوان وتی پەلە بکەن خێرا بڕۆنە شوێنەکانتانەوە، ماڵەکانتانەوە، کونەکانی خۆتانەوە. یعنی پێی وتن خۆتان لە بەڵا لادەن، بڕۆنە ماڵەکانتانەوە، ئەم سوپایە دێ و دەڕوا، ئەمە کاتیە. هەر نیو سعاتێکی تر ئێوە خۆتان پەنادەن لەژێر دەست و قاچی و خۆیان و وڵاخەکانیان لادەن، خۆتان بپارێزن، دێ و دەڕوا بە سەرماندا، خۆتان لە بەڵا لادەن. نەیوەرد بڕۆن ڕێیان پێ بگرن، گازیان لێ بگرن، ژیانیان لێ تاڵکەن، بۆ بە ئێرەدا هاتن. ئەزانی ئەمە چه دەرسێکی گەورەیە بەڕێزان؟ ئەمە بە من و بە تۆ دەڵێ ئێمەش کە منداڵمان هەبوو، بە منداڵەکانت بڵێ کوڕی خۆم، کچی خۆم، خۆت لە بەڵا لادە. ئەگەش کەسێک بەسەر تا هات ماوەیەک سەبر بگرە، بەڕواتان هەبێت لەو سەر شەقامەدا ئۆتۆمبیلێک بە تیژی بەلاتا تێدەپەڕێ، یەک تۆس خۆت لادا، هەر چەند چرکەیەک تەحەمل بکە، خۆت لادە، فولایەتی بۆ لێمەدەوە، هۆڕن لێمەدەوە، سەیری مەکە، خۆت لادە، ئەو تێدەپەڕێ. ئەو مێرولە پاسەوانە دڵسۆزە ژیر و عاقڵا وتی بڕۆنە کونەکانتانەوە، خۆتان لە بەڵا لادەن.
هانی نەدان بڵێ قبوڵی مەکەن بەخوا مێرولەیەک دەتوانێت ژیان لە کەسێک تاڵکە بڕۆ لە قاچیەوە تا پژملی بیگەزە ژیانیان لێ تاڵکەن وایان لێ بکەن جارێک کە تەمبێ بن بە ئێرەدا نێنەوە ئەو ئامۆژگاریانەی نەکردن تۆش بەردەوام بە منداڵەکانت بڵێ سەرۆکی حیزب بە ئەندامانی حیزبەکەی بڵێ سەرۆکی وڵات بە ئەندامانی وڵاتەکەی بڵێ بە تەحمل بن خۆتان لە بەڵا لادەن بەرەو شەڕ مەڕۆن. پێنجەم دەرسی چوارەم لا يحتمنكم سليمان وجنوده دەبێ پاسەوان چاوکراوە بێ بزانێ چێ دێ و چێ دەڕوە ئەها سولەیمان وجنوده ناسینی پاسەوانێکی وریایە نەیگوت لەشکرێکە دێ نازانم چێ نەخێر دەزانم چێە دەستگایەکی هەواڵگری زۆر بەهێزە مێرولەی پاسەوان زانی ئەوە سولەیمانە و بە تەنیانێ وەجنوده و لەشکرەکەشی لەگەڵیدایە. پێنجەم دەرس وەهم لا يشعرون ڕقی لە دڵی مێرولەکاندا بەڕێزان دروست نەکرد عزری بۆ بەرامبەر هێنایەوە وەهم لا يشعرون وتی بڕواتان هەبێ ئەوان هەستان پێ ناکەن ئێوە بچکۆلان ئەوانیش بەپەلان لەسەر پشتی وڵاخەکانیانن غارغارێن دەکەن بە تیژی دەڕۆن هەر ئاگان لێنیە کە ئێوە کۆمەڵێکتان دەکەونە ژێر سم و پێی ئەسپێکەوە وڵاخە بەرزەیەکەوە ماینێکەوە پان و پڵیشتان دەکاتەوە دەتان شکێنێ جا مێرولێ دەشکێ ینی مێرولێ وەکو شوشەوایە قورئان وشەی یەحتیمەنەکم شکانی بۆ بەکارهێنان مێرولە سوبحان الله هەلەوە بە خۆت بینی بکە ئەوە نیە بفلیقێتەوە دەشکێ وتی دەشکێن و سەر و قاستان هەمووی لێ دەبێتەوە بەڵام وهم لا يشعرون ئەوان هەستان پێ ناکەن کەواتە ڕقی لە دڵا دروست نەکردن بەڵکو عزری بۆ بەرامبەر هێنایەوە. شەشەم فتبسم ضاحكا من قولها سولەیمان سەلامی خۆی پەروەردگاری لەسەر بێ پێکەنینی ئافرینی لێکردن بەڕاستی پێی جوان بوو ئای لەو قسە جوانە لەو دڵسۆزیە نەی فەرموو ئەتخواوەکەی قسەیە خوا تۆ چی هەت خۆت قسەکەت زۆر گەورەترە لە خۆت گاڵتەی پێ نەکرد. ئێمە زۆر جا مناڵێک جاری وایە قسەیەکی زۆر جوان دەکات زۆر دڵسۆزانە دەکات لە جیاتی دەستخۆشی لێ بکەین پێکەنینی معجب بوون سەرسوڕمان بەو قسە جوان و هەڵوێستە بەرزەی دەربڕین بەڕێزان بە مناڵەکە پێدەکەنین ئەڵە تخوا سەیریکە قسەکانی چەند گەورن لە خۆی گەورەترن نەخێ دەستخۆشی لێ بکە. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ وەکو گەورەیەک وەکو فەرماندەیەک وەکو لێپرسراوێک دەستخۆشی کرد لە سەربازێک کە زۆر وریایانە ئاگای لە قەومەکەی خۆیەتی. سەرۆکی وڵات بەرپرسانی وڵات ئەبێت دەستخۆشی لەو کەسانە بکەن کە دڵسۆزی وڵاتن کە چاوکراون کە ئامۆژگاری میلەتەکە دەکەن و لە نەخۆشی و ناخۆشی دایانپارێزن و بە ئاگایان دێننەوە. حوتم درس وقال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي سليمان فرموي پروردگارم أوزعني كومكم با هاوكارم با بتوانم سپاس گزارد بم أو هم نعمة خلاطي بس من تارشتوا بسر باوكم دايكم دارشتوا يعني ئەم ئاەتە قورئانیە دەرسی ئەوەمان یاد دەخاتەوە و یادمان دەخاتەوە ئەگەر زانستی تایبەتت هەبوو ئاخر سولەیمان ئەو زانستە بەزی خۆی بوو ئەو لە زمانی ئەو مێرولانە تێدەگەی یەک کەس لە لەشکرەکەی لەو قسانە تێنەدەگەی لە زمانی باڵندەکان تێدەگەی کەس تێنەدەگەی جگەلەو کەواتە پەروەردگار دەفەرمێ ئەگەر زانستێکی تایبەتت هەبوو دەسەڵات و پێگەت هەبوو هێز و توانات هەبوو لە خۆت بایی مەبە بوغڕا مەبە لە سنوور دەرمەچۆ یەکسەر شکری خوای پەروەردگاری لەسەر بکە. ئەو زیعنی ئەم وشەی ئەو زیعنی چیمان یاد دەخاتەوە یادمان دەخاتەوە هەر کات بە دڵ و زمان شکری خوات کرد ئەو کاتە خوا پشتیوانی کردووی. هەمیشە ئێمە داوا دەکەین یا ڕەبی خوای پشتیوانم بی ئەزانی کەی خوا وەڵامی دوعاکەتی داوەتەوە هەر کاتێک هێزت بەخۆتەوە بینی گیرفانت گەرم و گوڕ بوو هێز و توانات هەبوو الحەمدولله لە خوێندنەکەدا نمرەی باڵات دێنا پۆستەکانت بەرز دەبوونەوە بە زمان وتت الحەمدولله لە دڵەوە هەمووت بەهی خوازانی نەک ئازایەتی خۆت وتت خوا شکرانەی تۆ دەکەم یەقینت هەبێ خوا پشتیوانی لێ کردووی. چاو لێ ئەو زیعنی لەگەڵ ئەشکوڕە بەیەکەوە هاتن لە ئاەتەکەدا
کۆمەکی خوای پەروەردگار بۆ هەر یەکێک لە ئێمە پەیوەستە بەڕادەی ئەو شکرانە بژێریەی کە ئێمە بۆ پەروەردگاری دەردەبڕین. دەرسی هەشتم وأن أعمل صالحا ترضاه. یا ربی خوایە پشتیوانم بی، کۆمەکم بی، هاوکارم بی، أعمل صالحا کار و کردەوەی ساڵح بکەم، کار و کردەوەیەک بکەم کە شەرع پەسند بێ کە لای خوای پەروەردگار پاداشتی هەبێ. ئەمجا تەڕضاه خوایە تۆش لێ ڕازی بی. سبحان الله لە وردی ئەم قورئانە بەڕێزان. خۆ بەخوا ئەگەر ئاەتەکە وأن أعمل صالحا بووایە هەمومان دەمانگوت بەسە، بەڵام بۆ تەڕضاهوی لەگەڵە. تەڕضاه خوایە تۆش پەسندی کەی و لێ ڕازی بی. ئەگەر ئەمەی لەگەڵ نەبێ هەموو عەمەلەکانت پوچەڵ دەبێتەوە. یعنی چی؟ یعنی ئەگەر کار و کردەوەکانت هەمووی شەرعی بن، هەمویان لەو کار و کردەوە و قسە و گفتارانە بن کەوا شەرع پەسندی کردوون و پاداشتی لای خۆیان هەیە، بەڵام تەڕضاهوی لەگەڵ نەبوو، نێتت بۆ خوا نەبوو، ئیخلاست نەبوو، بەدڵسۆزانە بەس بە خوانە بۆ خوا نەتکرد، بۆ مەدحی خەڵک کردت، بۆ خۆبرنە پێشەوە کردت، بۆ ناو و ناوبانگ کردت، بۆ بەدەستهێنانی بەرژەوەندێکی دنیایی کردت، ئەوە قبوڵ نابێ. بۆیە ئەعمەلە صالحا ئەبێت تەڕضاهوی لەگەڵا بێ، کارەکەت شەرعی بێ و نێتەکەت خالیسەن بۆ خوای پەروەردگار بێ. ئەگەر ئەمەشت کرد هەر بەهی خوای بزانە ئەوە خوا کۆمەکی کردووی، نەک ئازایەتی و دینداری خۆت. دەرسی نۆیەم وأدخلني برحمتك في عبادك الصالحين. یا ربی خوایە کۆمەکم کەی ئەدخیلنی بمخەیتە ڕیزی بەندە ساڵحەکانتەوە، بەڵام بڕەحمەتیکە خوایە من کردەوەکانم شایانی ئەوە نین، بەخوا ئەوەندە کەسێکی بەڕێز نیم، ئەوەندە دیندار نیم، ئەوەندە عیبادەتی بەهێزم نییە کە بچمە ڕیزی ئەو پێغەمبەرانە، ئەو کاروانی ساڵحانە، ئەو شوهەدا و ئەو لیانەی خوایە بڕەحمەتیکە بەڕەحمەتی خۆت بمخە ئەو کاروانەوە. بەڕێزان کاروانی ئیمانداران دەڕوا، ئەم کاروانە ئەم قافڵەیە زۆر دوور و درێژە، خۆش بە حاڵی ئەوەی کە خۆی دەخاتە ئەو کاروانەوە. یا ربی خوایە بمانخە کاروانی پێغەمبەران، ئەولیایان، ساڵحەکان، شەهیدەکان، خواناسەکان، دڵسۆزانی ئیسلام، بەڵام بڕەحمەتیکە خوایە بە ڕەحمەتی خۆت ئەینا بەخوا من شایانی ئەندامەتی ئەو کاروان و درو درێژە نیم کەوات چاکان و پاکان سەرقافڵین و ئاڵە هەڵگرنی. لێرەدا ئەم وانەیەمان بیر دەخاتەوە ئەعمەلە صالحا تەڕضاه دەتگەیەنە بە عیبادەکە الصالحین. ئەوە قورئان بخوێننەوە بەڕێزان. ئەم زنجیرە باسە زۆر شتان فێر دەکا بە ئیزنی خوای گەورە هی خۆم و هی جەنابتان نە لە هیچ کتێبێکە خوێندووتەتەوە و نە لەوە پێشیش بیرت ڕەنبێ لێکرد بێتەوە. ئەمە هەمووی قورئانیشە پێمان دەڵێ، هەمووی قورئانە. ئەوە تا پێشدا فەرمووی وأن أعمل صالحا ترضاه، دوایی وأدخلني برحمتك في عبادك الصالحين. هەر کەسێک کار و کردەوەی شەرعی بێ و نێتی تەنها بۆ خوا بێ، ئەوە دڵنیا بێ خوا دەیخاتە ڕیز و کاروانی ساڵحەکان و ئەو بەندانەی کەوا خۆی قبوڵنی. بۆیە با بم شێوەیە قورئان بخوێنینەوە بە ئیزنی خوای پەروەردگار لێ حاڵی بین، ئینجا یادی خۆمانی بخەینەوە، یادی خۆمانی بخەینەوە ئەم ئاەتە چی پێوتم ئەمڕۆ لە ژیانی ڕۆژانەی خۆمدا بۆ خۆم و ماڵ و منداڵم و ئەو کەسانی دەمم پێیان دەگا و قسەم بەسەریانە دەڕوا چۆن جێبەجێیکەم. با ئاوا لە مانگی پڕبەرەکەتی قورئاندا، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بیخوێنینەوە، وانەی ژیانی لێ فێر بین، کاری پێ بکەین، یادی خۆتان و خەڵکیشی بخەنەوە تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.